لەگەڵ نزیکبوونەوەی شەڕی حەویجەدا سوننەکان دژی بەشداریکردنی حەشدی شەعبین لەو شەڕەدا، بەڵام حەشد سوورە لەسەر بەشداریکردن و دانیشتوانی ئەو قەزایەش پۆل لە ترسی شەڕی چاوەڕوانکراوی نێوان داعش و حەشد هەڵدێن. حەشد هێزێکی زۆری لە باشووری کەرکووک جێگیر کردووە و چاوەڕوانی دەستپێکردنی پلانی کۆنتڕۆڵکردنی حەویجەیە، بەڵام سوننەکان داوا دەکەن حکوومەت پڕچەکیان بکات و ئەو شەڕە بە خۆیان بسپێرێت. لذلك نرى أن الرأي العام بۆیە لە ناوچە سونیەکان دەبینین بۆ چوونێکی گشتی هەیە کە حەشدیش نیشتیمانی بەسە ئەوەی لە ڕۆڵەی خێڵەکان پێکاتوە و پشتیوانیان لە هێزەکانی لەشکر و پێشمەرگە کردووە لە ڕزگارکردنی ئەم ناوچانە. ئیتر ئەمەیە داواکاری سەرێکی لەم قۆناغەدا، بەڵام بوونی حەشدی شەعبی لە ئێستادا جێی باز نییە. حەشد گوێ بە ناڕەزایەتی سوننەکان نادات و سوورە لەسەر بەشداریکردن لە شەڕی حەویجەدا، هەروەک حەشد دەیەوێت لەو شەڕەدا پێشمەرگەش هاوکاری بێت. ئێمە تەنسیق گەری بکەین لەگەڵ پێشمەرگە و یەکدەست ئینشاءالله و ئەڕۆین و ئینشاءالله ئەم منطقە پاکەکەین، چون ئێمە و یەک بین ساڵانی ساڵ بەرامبەر ڕژیمی باس ئەمەش ئەمێن ئەم باسیە کۆنەکانی مرۆ بینە داعش، ئێمەش ئەو ڕێزەکانین ئەو پێشمەرگەکانی کۆنن کە بیمانە ئیساد حەشد یا پێشمەرگە. ئەو هێزەی حەشد کە ئامادە کراوە بۆ شەڕی حەویجە زۆربەیان تورکمانی شیعە مەزهەبن، لە کاتێکدا تورکمانە سوننەکان بۆ چوونی جیاوازیان هەیە. أعتقد أن الأمن هو صناعة محلية. پێمان وایە ئاسایش دەستکردێکی ناوخۆییە، اینجا هەر ئاسایشێک ڕەچاوی باری ناوخۆیی نەکات ئەوە کێشە لێ دەکەوێتەوە. بۆیە ئێمە پێمان باشە گەنجی خێڵەکانی حەویجە پرچەک بکرێن، ئەوانەی ئامادەن شەڕی داعش بکەن و ناوچەکان ڕزگار بکەن کە نزیکەی 4000 خۆبەخش دەبن، بەڵام تەنیا 1000 کەسیان تۆمار کراون. حەویجە بە یەکێک لە پێگە گرنگەکانی داعش هەژمار دەکرێت و ماوەی نزیکەی 2 ساڵە لە ژێر کۆنتڕۆڵی ئەو ڕێکخراوەدایە، هەروەک دانیشتوانەکەشی بە پشگیریکردنی داعش تۆمەتبار دەکرێن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.